تان لەبێت ئەم کاتتان باش بێت سڵاو لە بینەرانی ئازیزی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت لە هەرجێگەیەکە و بینەرمانن سڵاوێکی گەرمتان لێبێت بە هیوان بەیانێکی ئارام و تەندروست بەرنەسەر بێگومان ئەمڕۆ ئێمە لە پەیمانگەی تەکنیکی و پیشەی برایت لێرە بابەتێکی هەرە گرنگ باس ئەکرێت کە هەمووان ئاواتی ئەوە ئەخوازێن کاریگەری وشکە ساڵی لە هەرێمی کوردستان ڕوونەیات بۆ هیواین بارانێکی بەڕەحمەت ببارێت و ئەو وشکە ساڵیش کاریگەری کەم بێتەوە هەر بۆیە ناونیشانی بابەتەکەش کە هەڵیان بژاردووە مەترسیەکانی وشکە ساڵی و کاریگەری کەمی ئاو لە هەرێمی کوردستانە ئەمە بابەتێکی گرنگە تاوتوی زیاتری لەسەر ئەکرێت لە زاری میوانەکانمەوە کە ئەمڕۆ لە پەیمانگەی تەکنیکی و پیشەی برایت پانێڵێکی هەرە گرنگ بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لەو پانێڵستانی کە ئێستا لە پشتی منەوە ئەیبینم پاشکەمێکی تر تەواوی پانێڵەکانیان ئەخەنە ڕوو بابەتە گرنگەکان باس ئەکەن هەم لە ڕووی کەشناسیشەوە سپۆرێکی دیار لێرە ئامادەیە باس لەوە کە ئامار و داتاکان چیمان پێڵن بۆ ئێستای هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم بەپێی زانیاریەکانی کەشناسی ئاماری ساڵی 2024 زیاتر لە 586 ملیم باران باریوە خۆشبەختانە و لامان کاتە بۆ ساڵی 2025 ئەوەی کە بەپی زانیاریەکانی کەشناسی کە بڵاو کراوەتەوە 390 ملیم باران باریوە ئەمەش ڕێژەکەی ناڵێن زۆر بەڵام لەو ڕێژەیە زیاترە لەوەی کە بڵێن وشکە ساڵی ڕوو لە هەرێمی کوردستان بکە بۆ هیواین بۆ ئەم ساڵی هەرێمی کوردستان بارانێکی باش ببارێ قسەی زیاتر لەسەر بابەتەکە ناکەم ئەچمە لای میوانەکانم تەواوی وەڵامەکان لەوانەوە وەرەگرم زۆر بەڕێز دکتۆر جەوهەر جەلالم لەگەڵا بێت کا بەڕێزیان ڕاگری پەیمانگەی تەکنیکی و پیشەی برایت بە شێوازێکی گشتی باس لەم بابەتە گرنگاکەین دکتۆر گیان بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس دکتۆر گیان هەر باس سەرەتا لەوە دەست پێ بکەین پێشتر باسم کرد مەترسیەکانی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاو لە ئێستای هەرێمی کوردستان چۆن ئەبینێت چۆن بیرتان کردە و پانێڵێکی لەم شێوەیە بۆ ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان ساز بن سەرەتا بەخێر بێن سواز بۆ سەپۆرتی بەردەوامی کەناڵی عزیزی کورسات ئێمە یەکێک لەو بنەمانی کە برایت لەسەری دامەزراوە بە ئاگایی بوونە لە هەموو کەیس و بابەتە گرنگانەی کە دەبنە بابەتی ڕۆژ بۆ کۆمەلگا و بۆ فێرخوازانمان ئێمە لە سۆنگی ئەوە دەمانێ و بابەتانەی کە گرنگن و دەبنە خەمی گشتی ئێمە لە دووتوێی چوارشێوێکی زانستی و لە قاڵبێکی زانستیدا کۆیان بکەینەوە بۆ خەڵکی مختص و تایبەتمەند بە بوارەکە بانگەشت دەکەین و لە خزمەتیان نابین و گەزانیاری بە فێرخوازانمان ببەخشن بە مامۆستایانمان و لە ڕێگەی جەنابتانەوە لە ڕێگەی میدیاکانەوە بچێتەوە ناو کۆمەلگا و یەک بابەت یەکێک لە بابەتە هەرە گرنگەکانی ئەم ساڵ کە باز دەکرێت مەترسی وشکە ساڵی کۆمبوونەوەی ڕێژەی ئاوی سەرزەوی و ژێرزەویە لەبەرەوە ئەم بابەتەمان بە گرنگ زانی ویسمانەوەی کە زانیاری و ئینفۆرمێشنی زیاتر بە فێرخوازانمان و لە ڕێگەی جەنابیشانەوە بگەینە کۆمەلگا بزانین ئەمە مەترسیە فعلەن مەترسیە بەراوردیکەن لەگە ساڵانی ڕابردوو بتوان بزانین چەندە ڕێژەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی دابەزیوە ئایا ڕێژەی بارانی فعلەن مەترسیە لەسەر کشت و کاڵ لەسەر کەرتی گەشتیاری بۆی بمانەوێ چۆن بتوانین خۆمان بۆ مەترسیەکان ئامادەکەین بتوانین بە کەمترین زیان و زەرە لێ دەرچین زۆر باشە کەواتە باست لەوە کرد چۆن خۆمان لە مەترسیەکان ڕزگار بکەین هەنگاوەکان چین هەنگاوە نوێیەکان چین کە ناوەندێکی ئەکادیمی پەیمانگایکی وەکو بەڕێستان کار لەسەر ئەم بابەتە گرنگە بکات لە ڕووی زانستیەوە لەڕاستیدا ئەم بابەتێکی ینی دەتوان بڵم تاو زانستیە لەبەرەوە من ئەم پرسیارە بەجێ دێڵم بۆ پانەڵسە ئاگشتی ئەوەی کە لە بۆچوونی بەڕێستەوە لە دیدگای بەڕێستەوە ئێمە پێمان وایە بارانێکە لەو نعمەتە خۆیانەی کە دەبارەیە توانین بڵێن لە کرێکارەوە هەتا بە زمانێکی گەورە هەمومان بەیەکسانی تێیدا سوودمەند دەبین و کاریگەری هەیە لەسەر کۆی سێکتەرە جیاوازەکانی وڵات لە کاریگەریە لەسەر سێکتەری کشت و کاڵ لەسەر گەشت و گوزار لەسەر بزنس لەسەر بەرهمێنان لەسەر کۆی پرۆسەکانی ناو کۆمەلگا گرنگە پەیوەندیدارە بە ژیان و ژیانی یەکبەیەکی ئەمە لەبەرەوەی ئاو سەرچاوی ژیانە لەبەرەوە بابەتەکە بابەتێکی زانستی ئەم عزیزانی ئێمە توانن بە تەواوی خۆی بۆ ئامادەکەن و وەڵامی پرسیارە هەنووکەیەکانی ئەوە بدانەوە بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ئێمە وەکو ناوەندێکی ئەکادمی چۆن بتوانین ئەم مەترسیانە تێدا بە کەمترین زیان و بە کەمترین خەسارە تێدا دەربچین باشە کەواتە کۆتا پرسیار مەترسیەکان چی ئەبێت کە کەم کرێتەوە لە هەرێمی کوردستانە زۆر بە کورتی وەڵامم بیتەوە
دیسان من ڕێگەی چیۆ لە ڕووی زانستی و کە ئێوە ئەڵەن کاری لەسەرەکەین چۆن کاری لەسەرەکە یەکێک لە فاکتەرەکانی من لە ڕووی زانستیەوە مەتوانین داتا عرضکەین ئەمان لە ڕێیم بەڕێزانەوە کە خەڵکی مختەسن هەرێکێکە لە بەڕێزان لە بەرپرسی بەنداوی دوکان و بەرپرسی بەنداوی دەربێنی خان و بەرپرسی کەشناسی سلێمانی لەگەڵمانە ئێمە جارێم وەکو مەترسی بینین بەڵام دەبێت گوێ بگرین لە داتاکانی ئەوان بزانانی بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو فعلیم بووە بە مەترسی و لە ڕگەی بەرپرسی کەشناسی سلێمانیەوە گوێ بگرین ئایا ئێمە جارێ وەرزمان لە بەردامەوە کاتی باران دابارینمان لە بەردامەوە بزانین فعلەن ئەمەی کە ڕۆشتووە و ئەوی کەماوە مەترسیەکان تەواو پڕەکاتەوە یان بە فعلی دیسان مەترسێکە گرنگە چۆن بتوانین ئەو بەدیلانەی کە لە بەردەمماندەیە بە تایبەتی بۆ مەسەلەی کشت و کاڵ چۆن بتوانین ئەو ئاوەی کە ئێستا لە بەردەممان بتوان ئەو خەتەرانەی کە لەسەر زەوی بەراوەکان هەیە چۆن بتوانین بەرهەمەکانیان بە کەمترین زەرەتیدا دەربچێت یان چۆن بتوانین ئێمە و کوردستان ناوچەیەکی گەشتیاریەکە توانین بڵێن جێگەی سەرنجی گەشتیارانە لە ناوەڕاست و باشووری عراق چۆن بتوانین ئەم مەترسیە بخۆزینەوەیان چۆن ئیداری و ئاوە بکەین کە لە بەنداوی دوکان و دەربانی خاندە بۆی بتوانین فعلەن زەرە و زیانەکانی کەم بکەینەوە. سپاس بۆ جەنابتان. بەخێر بێی بفەرموو. سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر جەوهەر جەلال بەڕێزیان ڕاگری پەیمانگەی تەکنیکی و پیشەیی برایت سپاس بۆ وتەکانی جا ئێستا پێم خۆشە یەکێکی تر لە میوانەکان وەرگرم کە بەڕێزیان مامۆستان لە بەشی جوگرافیا ئەمە پەیوەندیەکی زۆر باشی بە بابەتەکەەوە هەیە و پێشتریش ئەو میوانی کە پێشتر لێدوانمان لێ وەرگر ئەوانیش بە شێوازێکی گشتی باسییان لە ناوڕۆکی بابەتەکە کرد زۆر بەڕێز مامۆستا سەرهەت تاریخمان لەگەڵا بێت مامۆستا لە بەشی جوگرافیا ئەگەر بەڕێزیشان ئەرکێشن مامۆستایگیان سپاس بۆ ئامادەبوونت سلااو لەبێتم کاتت باش بێ بەخێر بێ پێش ئەوی باسی پانێڵەکە بکەم ئەفم کەکەمێک دەستخۆش باس بکەین بە شێوازێکی گشتی ئێستای هەرێمی کوردستان بەپی پسپۆڕێکی بەڕێستان چۆن ئەبینن لە ڕووی ڕێژی بارانبارینەوە وڵی بەداخەوە ڕێژی بارانبارین لە ئەم ساڵە بەراورد دیگە بە ساڵی پار نسبەکەی کەمترە کە لە ساڵی پار 500 میلیم باری وەڵام لەم ساڵە ڕێژەکە دابەزیە بۆ 300 شتێ میلیم کە ئەمەش بەداخەوە کرد لە چەند ساڵی داهاتووە دەسبەی بارانبارین بەم شێوازێک داوازێ داخۆت کەمتر بێتەوە و زەنگی مەترسیدارەکە زیاترێ بۆ سەر دانیشتوانی هەرێمی کوردستان. باشە ئێوە بەڕێستان وەکو پسپۆڕێکی بەشی جوگرافیا چۆن کار لەسەر ئەم بابەتە ئەکەن چۆن توانین مەترسیەکانی وشکە ساڵی لە هەرێمی کوردستانە کەم بێتەوە تەرجەخەن وڵاوی کە لەسەر جهەتی ئەکادمی هەیە واتە لە زانکۆی پەیمانگەکان کە بە خۆشحاڵی ئێستا پەیمانگەی برایت پانێڵێکی گرنگی لەو بابەتە ئامادە کردووە کە کاریگەری هەیە قوتەڕەتی هەیە بە ژیانی تاک بە تاکی دانیشتوانی ئەم هەرێمەوە ئێمە ئەوەی کە لەسەر ئێمەیە داتا عرضەکەی توێژنەوەکەیت ئەمە دااتەوە توێژنەوەکانتە جیهەتی حکمی بە پرسە لە جێبەجەکردنی تا پرسیارەکەم بۆ ئێمە بۆ بینەران چ بابەتێکی دڵخۆشکەر ئەخەنە ڕوو بۆ ئەوەی هەرێمی کوردستان بەو وشکە ساڵی و کەم ئاویە تێنەپارێت بە خۆشحاڵی ئەمڕۆ مدیری هەردوو بەندای دوکان و دەربەنی خانەوە وەڕز کاک جەوهەر مدیری کەژناسی سلێمانی لێرە ئامادە ئێمە گوێ لە ڕێزیانەگرین و پێشنیارەکانی ئەوان گوێگرین زانین ئەوان چێ باشە و ئینشەڵا بێت کە لایەنی حکومی بتوانێت هاوکار بێت لە جێبەجێکردنی. دەستەکانت خۆش بێت مامۆستاگیان سپاس بۆ بەڕێزت بەخێراتی دەستەکانە خۆش بێت سپاس بۆ مامۆستا سەرهەت تاریخ بەڕێزیشان مامۆستا لە زانکۆی سلێمانی و لە بەشی جوگرافیا سپاس بۆ وتەکانی هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام ئێمە شیواخوازین بابەتی کەم ئاوی و مەترسی وشکە ساڵی لە هەرێمی کوردستانە ڕوو نەیەات هیواخوازین بارانێکی زۆر باش ببارێت و لە سەرجەم جێگاکانی و یاخود لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی هەم بۆ کەرتی کشت و کاڵ و هەم بۆ ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەویش کاریکێکی زۆر باشێ بێت هەم لە تەواوی با بڵێن بوارەکانی تریشە کاریگەریکی زۆر باشی هەیە ڕێژی بارانباری ئەمە تەواوی ئەو بابەتانە بوو کە لە زاری میوانەکانمەوە لە پەیمانگەی تەکنیکی و پیشەی برایت بۆ بینەرانی ئازیزم خستە ڕوو ئەگەڕێنەوە بۆ لای هاوکارانم.